خوشحالم ئەمڕۆ ڕابگەینم یەکەم جار دوای 3 ساڵ سەرۆک وەزیرانی هەرێم چاوەڕێ بوو بە دەستکاریکردنی ڕێژەی بەناو پاشەکەوتی موچە کۆتایی بەنا ڕزاییەکان بێنێت کە لە پایتەختیشەوە تەنگی پێڵچنرا بوو. موچەخۆرانیش جگە لە موچەی بێ پاشەکەوت داوای ڕۆشتنیان دەکەن لە دەسەڵاتدا. بڕیاری گرنگ ئێمە پێدەڵێن چییە؟ بڕیاری گرنگ ئەوەیە کە بتگوت بە لەمڕۆ بڕیارماندا واز لە دزیکردن بێنین، واز لە دەسەڵات بێنین، لەبەر ئەوەی ئێمە شکستمان خواردووە. ئێمە 27 ساڵە ئەم میلەتە دەربەدەر و مافخوراو دەکەین، بۆیە بڕیارماندا لە ئێستاوە ئەم دەسەڵاتە تەسلیم بە دەستی ئەمین و دەستپاک و دڵپاک و شایستە بکەین. مەیدانی ناڕزاییەکان بە گۆرانی و ئاوازەکانی شۆڕشی کوردی دژی ڕژێمی باز گەرم دەکرێن. مامۆستایان و فەرمانبەرانیش بە دروشمەکانیان وەڵامی وتەکانی سەرۆک وەزیرانەکەیان دەدەنەوە کە باسی لەوە دەکرد خۆپیشاندەر گەر چەقۆ و دەمانچەیان پێبێت ئەوانیش بە چەقۆ و دەمانچە وەڵامیان دەدەنەوە. شەکی ئێمە پێنووسە، شەکی ئێوە جاسووسە، ئێوە ئەهلی دەمانچەن لە دەنگداندا بەشێکەن. ئەی حکومەتی ساویلکە داوای لێبوردن بکە، خاوەن بەڵێن ڕاستی نین، هەرگیز جێی متمانە نین. ئێمە ناچینە ژێربار کۆبوونەوەی بێکردار، دەواز بێنن لە درۆ، هەر ئێوەن ئەهلی چەقۆ. بێدەنگی سەرۆک وەزیران لە سوکایەتیکردن بە مامۆستایان لە هەولێر و دووهۆک تووڕەیی مامۆستایانی سلێمانی زیاتر کردووە. بە جۆرێک وێنەکانی سەرۆکی حکوومەتیان سەرۆخوار دەکردەوە و حزبەکەشیان بە بەرپرسی سەرەکی دەزانن لەو سوکایەتیە پێکردنە. بۆچی وێنەی سەرۆکی حکوومەتی سەرۆخوار کردنەوەی قسەکانیان هەمووی سەرۆخوارە، ئێمە هەمووی پێچەوانەیە، هەرچێکمان پێڵێن هەر بە پێچەوانە پێمانەڵێن، قسەکانیان بڕوایان پێ ناکەیت. ئەم وێنەیە دیارە لە وێنەکەدا ئەگەر ڕاستی کەیتەوە سەرۆکی حکوومەت چەقۆیەکی دەدەست. وڵای چەقۆی بەدەستە، وازانەی مامۆستا چەقۆ بەدەستە، مامۆستا بەس قەڵەم بەدەستە، با ئەو ڕوو ڕەشەشیان بۆ بمێنێتەوە، مامۆستا بەس قەڵەمی بەدەستە، هیچیشمان بەدەستەوە نیە، سەیری جانتاکانمان کرد. باشە مامۆستایەک بەو هەموو عیلم و شەرەف و کەرامەت و ئەخلاق و هەست و سۆز و عەتفە بەڕێز و شەرەفەیەوە خزمەت بە میلەتەکەی بە مناڵی ئەم وڵاتە بکە، تۆ بچی بەڵتەژیەکی هیچ و پوچی سەرسەری و شەلاتی بێنی شەقی تێڵبا. ئەمە لە شوێ دنیا هەبووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڵێ وەڵا تۆ بە چۆق و چەقۆ و فی شەک لەگەڵ منابی من بچم عینن تۆ تەسەڕوفات کەم. مامۆستایان مەیدانی ناڕزاییەکانیان هێناوەتە بەردەم دادگا تاوەکو پەیامێک بێت بۆ سەروەری یاسا و چەسپاندنی کە بە پێی وتەی یاساناسان و دەقە یاساییەکان بڕیاری پاشەکەوتی موچە نایاساییە و دەبێ هەڵبوەشێتەوە. بەردەم ناوەندی جێبەجێکردنی یاسا لە سلێمانیەوە بووەتە مەیدانی ناڕزاییەکانی مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆران بەگشتی دژی سیستەمی بەناو پاشەکەوتی موچە. لە کاتێکدا هەموو لایەکەم سیستەمە بە نایاسایی دەزانن و لە ئێستاشدا بێدەنگبوونی یاسا لەسەر هەڵۆشانەوەی ئەم سیستەمە گەورەترین پرسیار لەسەر سەروەربوونی یاسا لە هەرێمی کوردستان دروست دەکات. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.